لە کاتێکدا کە ماوەی زیاتر لە هەفتەیەکە نەوت هێرێمی کوردستان لە بەرندەری جیهانی تورکیاوە ڕەوانەی بازاڕەکانی جیهان کراوە، بەڵام هەواڵی دژبەیەک سەبارەت بە فرۆشتنی ئەو نەوتە بڵاو دەکرێتەوە. ڕۆژی هەینی ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردەوە کەشتی نەوتی یونایتد لیدەرشیپ کە 1 ملیۆن بەرمیل نەوت هێرێمی لە بەندەری جیهانی تورکیاوە هەڵگرتە بوو بەرەو گەروی جەبەل تاریق بەڕێکەوتووە. بەهۆی نەبوونی کڕیارەوە ڕێڕەوی خۆی لە ڕێگەی ڕۆیشتن بۆ ئەمریکا گۆڕیوە و تا ئێستا نازانرێ بەرەو چ وڵاتێک دەچێت. لای خۆیەوە شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان بە کورسات نیوزی ڕاگەیان هەر لە ئاژانسەکانی هەواڵەوە بیستویانە کە ئەو کەشتەی نەوتەکەی هەرێمی کوردستانی بار کردووە ئاراستەکەی گۆڕیوە و لە هیچ سەرچاوێکی دیکەوە هەواڵەکەیان بۆ پڕژراز نەکراوەتەوە. وتیشی ئەگەر هیچ وڵاتێک ئامادەی کڕینی نەوتی هەرێمی کوردستان نەبێت مانای وایە حکوومەت هێرێم تەنها بۆ پێداوی سێناوخۆیەکانی دەتوانێت سوود لەو نەوتە وەربگرێت. ئەمەژی بەوەشدا بەو پێش فرۆشتنی نەوتەکە ئامانجەکەی خۆی ناپێکێ کە بتوانرێت بودجە و بژێوی هاوڵاتیان هەرێمی کوردستان دابین بکە. لەباری کەشتێ نەوتەکەشەوتی ئەگەر ئەو کەشتەیە پێشتر کڕیاری بۆ نەدۆزرابێتەوە و بەتەما بێت لە دەریادا کڕیاری بۆ بدۆزرێتەوە ئەوە ڕەوانەکردنی هەڵەیەکی گەورەیە. پێشتر وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندبوو کە ئێمە پشتگیری لە هەناردە و فرۆشتنی نەوت هەرێمی کوردستان ناکەین بەبێ ڕەزامەندی حکوومەتی فیدراڵی. لای خۆشەوە عاسم جیهاد وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە کە وەزارەتەکەیان چاودێری ئەو کەشتێ دەکات کە زیاتر لە 1 ملیۆن بەرمیل نەوت هەرێمی کوردستانی پێ ڕەوانەکراوە بۆ دەرەوە و دووپاتی کردەوە کە کۆمپانیای سۆبۆ هەموو بازاڕەکانی جیهان و کۆمپانیا نەوتیەکانی ئەگەدار کردوێتەوە کە ئەو نەوتە نەکڕن چونکە بە شێوەیەکی نایەسایی لە عێراق چۆتە دەرەوە. هاوکات لەگەڵەوانەشدا ڕۆژنامەی یەنی شەفەقی تورکیا ئاشکرای کردووە کە 1 ملیۆن بەرمیل نەوت هێرێم فرۆشراوە کە بای 110 ملیۆن دلار و پارەکەشی لە هەڵک بانکی تورکیا دانراوە. عەبدوڵڵا گوێل سەرۆکۆماری تورکیاش سەبارەت بە نەوت هێرێم قسەی کردو و ڕایگەیاندووە کە وڵاتەکەی لەگەڵ ئیدارەی هەرێمی کوردستانی عێراق هەوڵی ڕەوانەکردنی نەوت و گاز دەدا بۆ ناو ئەوروپا و بە پێی دەستوری عێراقی حکوومەتی ناوەندی لە 1984 داهاتی نەوتەکە دەبا و ئەوەی دیکەش بۆ ئیدارەی هەرێمی کوردستان دەبێ و لەو نێوەندەشدا بە هیچ جۆرێک دەستوری عێراق پێشێل نەکراوە. جاماژەیە لە ڕۆژی 22 ئایارەوە بەڕەسمی فرۆشتنی نەوت هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە دەستی پێکرد و لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی فرۆشتنەکەشدا بەغدا ناڕەزایی توندی نیشاندا و ئەمریکاش بەڕاشکاوە نەپشتیوانی نەکردنی خۆی بۆ فرۆشتنی نەوت هەرێمی کوردستان ڕاگەیاند.